بابەتی شێوەکاری و هونەری شێوەکاریە دیارە ئەو بەربڵاوی کە ئێستا هەیە لە کرانەوەی هەرێمی کوردستان بە جیهاندا و هەروەها تێکەڵاوبوونی هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان و ئاشنابوونیان بە یەکترەوە دروستبوونی و پردە پەیوەندی کە لە نێوانیانە هەیە چ جای ئەوان بێنە نێو باشووری کوردستانیان هونەرمەندانی باشووری کوردستان ڕووبکەنە پارچەکانی تری کوردستان لە ڕێگەی نمایشکردنی تابلۆکان و ئاڵۆگۆڕی ئەو پەیوەندیە هونەریە لە نێوان هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستانە بۆ خۆی بەشێکە بێت لە بەهێزکردن و پچەوکردنی بابەتی هونەری شێوەکاری لە نێو هونەری کوردیدا. یەکێک لەو پێشنگایانی کە جێگای مشتومڕ و باەخە ئەویش ئەو پێشنگایە کە ناوەندی حەوت ڕەنگە لەگەڵ یەکێک لە هونەرمەندە شێوەکارەکانی ڕۆژاوی کوردستان ئەویش مەلەک موختارە پێشنگاکان هێناوەتە ئێرە و لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بۆیان نمایش کردو. مەلەک موختار لە ڕۆژاوی کوردستان لە ڕێگای تابلۆکانیەوە چ جای ئەوەی کە باس لە ئەفرین و وێرانکردنەکانی ئەفرینەکە بەڵام لەگەڵەوەشە شێوازی نەخشاندنی تابلۆکانی تەواو جیاواز و سەرنجڕاکێشە لە زۆرێک لە میدیا جیهانی عەرەبیەکانیشە ئاماژە بە تابلۆکانی مەلەک موختارە دەن کە باس لەوەکەن کاتێک کە تابلۆکانیە بینین جان میشێلی فەڕەنسیمان بەیادەهێنێتەوە کە ئەو ڕێباز و ستایڵێکی تایبەت بەخۆی هەبوو لە بواری هونەری وێنە کێشانە کە فەڕەنسیەکان شانازی پێوەکەن بۆی پێویستەکە کە کوردانی شانازی بکەن بە شێواز و ستایڵی هونەری وێنە کێشانی مەلەک موختار. مەلەک موختار دیارە خاوەنی مێژوویەکی دێرین و پڕسەروەری و شانازیە لە بواری هونەری و بە تایبەتیش هونەری شێوەکاری و گرنگی پێدانی ئەو بۆ هونەری کوردی و کاڵچەری کوردی و ڕنگدانەوەی لە نێو تابلۆکانیا و نەخشاندنی وێنەکانی لە ڕێگای قەڵەم و تەکنیکە جیاوازەکانی خۆی بۆ تابلۆکانی و هەروەها تێکەڵاوکردنی واقع لەگەڵ ئەبستراکتە تێکەڵاوکردنی ئەم دوو شێوازە لە هونەر و بە پێی دەست و پەنجە ڕەنگینەکانی خۆی توانیوێتی پێگەیشی باش بۆ خۆی دروستکە لە نێو هونەری شێوەکاریدا لە لێرەوە چەندین تابلۆی کە هاوکارەمان لەنۆگرافیکەکانمە بەشێکی یەک تابلوێتی کە چەندین تابلۆی تری لێرە لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە نمایش کراوە. شێواز و ستایڵەکەی بەم شێوازەیە وەکە بینین زیاتر جەختی لەسەر ڕەنگە زەردەکان و شینەکانیش زۆر جەخت کردوێتەوە. شێوازی وێنە کێشانەکەی تایبەتی خۆی هەیە بۆیە بە خۆشحاڵیەوە لەگەڵ ناوەندی حەوت ڕەنگەیان پێشنگایان تایبەت کردووە بە مەلەک موختار و ئێستا بەردەوامی هەیە. ناوەندی حەوت ڕەنگە پێشنگای تایبەتی بۆ شێوەکاری ڕۆژاوی کوردستان مەلەک موختار لە هەوڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کاتەوە کە ئەزموونێکی نوێی ئەم شێوەکاری ڕۆژاوی کوردستانە و بۆ یەکەمین جار لە باشووری کوردستان پێشنگای تایبەت بکاتەوە. مەلەک موختاریچێکە لە شێوەکارە دەستڕەنجینەکانی ڕۆژاوی کوردستان کە دانیشتی وڵاتی دانیمارکە و ئەم ئەزموونەی پێشتر نمایش نەکراوە و ئەم ئەزموونە لە شاری سلێمانی نمایشەکات و ئەمەش هەوڵێکی تری حەوت ڕەنگەیە کە لە ڕێگای هونەرەوە پەیوەندی نێوان شێوەکارانی پارچەکانی کوردستان پێکەوە ببەستێتەوە.